من دنگی کە بکراوی کیژۆ لە کڵمە سوورەکانی ئەنفالم کە لە بیابانی گەرم و بیشکارۆ گەردەلوول قژی کێشان و کراسی دادڕین پاشان لە شوڕوحی ڕفاندن دەنگی ژنانی بەندکراوم کە بە قامچی لەشیان ئەنجن دەکەن ئەو دایکانەی کە لە زیندانەکان گاگۆڵە و دارەدارەی کۆرپە شیرینەکانیان دەبینن بە بۆنەی 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان 8 ڕێکخراوی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری ستۆکۆلم بەرنامەیەکی هاوبەشیان لەژێر سەردێڕی ئەزمونە تاڵەکانی ژنانی ڕۆژهەڵات لە گرتوخانەکاندا بەڕێوە برد. ئەم هاوکاری و بەرنامە هاوبەشەی ڕێکخراوەکانی ژنان بایەخێکی تایبەتی دابووە جێڕانەوە و کۆکردنەوەی بەسەرهاتەکانی ژنان و وێناکردنی جۆری توندوتیژی دەوڵەتی کە ژنانی کوردی زیندانی سیاسی ئەزمونیان کردووە. بیرۆکەی باسکردن لەسەر کێشەی زیندان و بیرەوەریەکانی زیندان بە تایبەت ژنانی زیندانی سیاسی لە مێش ساڵە هەیە. 5-6 ساڵەوەی پێشێمە ئەو بیرۆکەی هەر باسکرا کە ئەگە بکردرێ ئەوانە بێنین ئێمە دەکۆمنت بکەین بیان نووسینەوە بەڵام خۆ بەهەوەی ئەوەی کە ئەو بیرۆکەیە ئەو بیرەوەریانە لەکن خودی ئەو تاکانەی کە لە زیندان بوون زۆر سەختە بۆ بیرهێنەورەوەی هێندێک شتی ناخۆشە ئینسانەکان تاکەکان ئامادەگی ئەوەیان دەبێ ببێ کە بێن ئەو باسانە بکەنەوە. بۆیە ئەو بیرۆکەیە تقریباً لە 5-6 ساڵدا هاتو ڕۆی تا ئەوەی کە ئاخرەکەی ئەو ساڵەکانە توانیمان 5-6 لەو ڕێکخراوانە پێکەوە بە هاوکاری یەکتر لە دەوری یەک کۆبینەوە و بتوانین کاری هاوبەش لە دەوری ئەو تەوەرەیە بکەین. لە ماوەیەک لەوەی پێشەوە تقریباً بە بۆنەی 25 نۆڤەمبر بڕیارماندا کە چەندین ڕێکخراوە بە هاوبەشی و هاوکاری یەکتری حرەکەتێکی وەڕێ بخەین کە تقریباً ئەوەڵین بارە فەزایەک دەڕەخسێ بۆی کە ژنانی زیندانی سیاسی باس لە مشکلاتی خۆیان بکەن بە بێ جیاوازیەوەی کە لە کام حزب لە کام ڕێکخراوە بە چ هۆیەک تووشی زیندانی بوون. دیارە فرسەتێکی زۆر عالی بوو و پێم وایە دوو خاڵی زۆر پۆزەتیڤ لەو مەسەلەیدا هەیە. یەکەوەی کە کاری مشتەرەکی ژنانە خەریکە هێز و تاقەت دەگرێەوە لەسەر پێی خۆی ڕاوەدەسێ. دووەمەنیشەوەی کە مەجالێک دەبێت کە ئەمە لەو شتانێک کە لە ڕابردوودا هاتووە کەڵکی لێوەرگرین واقعاً فرسەتی بازنەگەرێکی تازەمانە بە بەسەروانیدا بە نقاتی زاف و قووەتی خۆمان ببینین. شرۆڤەی هەندێک لە بەسەرهاتی ژنانی زیندانی سیاسی و چۆنیەتی کارتێکەریە و ئەزمونە لەسەر ڕەوتی ژیانیان ناوەرۆکی بەرنامەکەی لەخۆ گرتبوو. ئێستاش لەگەڵ بێت هەر کات چاو لە هەواڵەکان و دیمەنەکانی زیندانەکان دەکەم بە خۆم نییە هەست بە ئازار دەکەم. بیر لەو گرتوخانەیە دەکەمەوە کە تێیدا بوومە شەوە پڕ لە ئازارەکانی گرتوخانە سارد و تاکە کەسێکەی ئورومیەم دێتەوە بیر. شەوە پڕ ئازارەکان دەنجی پێی لێکۆڵەر هاواری ئەشکەنجە دراوان کە نەدەزانی لە کام گۆشەی زیندانەوە دێ پەتووی سەربازی و هێڵە خێچوخوارەکانی هەڵقەندراوی سەر دیوارەکان ترس و دڵڕاوکەی لە دەستە گڵاوەکانی لێکۆڵەر ئەوانم هەموو دێتەوە بیرە کە وشەی زیندان دەبیسم. ئێستا هەر کە وشەی زیندان دەبیسم مچورکێک سەر تاپای جەستەم دادەگرێ چونکە خۆم پێ بێدەسەڵات و مافخورا و دێتە بەرچاو. هەرچەندە تاوانێکم لە خۆمدا شک نەبردو و نابم کە ببێتە هۆی دەستگیرکردنم تەنیا ژنی کوردم. بەڵام ژنبوون و لە هەمان کاتیشدا کوردبوونیشم پێناسەیەکی بەسە بۆ ئەوەی مافەکانم لێ زەوت کرێت و بخرێمە گۆشەی بەندیخانەوە. تەئسیری زیندان و گرتن و ئێعدام و شکەنجە و هەر بەسەرهاتێکی بەسەرمان هاتو وەک بە بنەماڵەیەکی زیندانی سیاسی و ئێعدامی
کە چ بەسەر هاتێک بەسەر منداڵەکان دێت چ بەسەر هاتێک بەسەر ژنەکە دێت دوایەوەی کە ئەو ژنە بەتەنێ دەمێنێتەوە چ لە جامین ماڵە مێردیەوە چ لە جامین کۆمەلگاوە چ لە جامین حکوومەتەوە دەمهێز باسی بکەم بۆەوەی کە زۆر کەسانی وەک من کە بەسەرهاتی وایان بەسەر هاتووە بەڵام قەت باسییان نەکردووە کە بێتە یەکدانە دەرکەیەک کە ئاوەڵە بکرێتەوە کە ئەوانی دیکەش بێن باسی بکەن بۆەوەی کە ئەوە لە تاریخدا لە مێژوودا بنووسرێ کە ئەو کەس ئەو خاترات و ئەو بەسەرهاتە سەختانە لەبیر نەچێتەوە ئەوانە گەر ئێمەش لە بیریان کەین شار و گوندی پڕ لە قیژە و هاوار لە بیریان ناکە ئەوانە ئیتر بوونە مێژووی ئێمە لە گەرمیان گوندێک هەیە و لە بالیسان گوندێک هەیە و لە بادینان گوندێک هەیە و لە سابڵاغ نەرمین و لە سەقز نەسرین و لە هەر گۆشەیەکی ئەم خاکە کیژێک هەیە هەڵاڵەی سوور لەو فێردەبوون لە کەلێنی بەردەوە سەردەرێنن تۆ لاپەڕێم کتێبە هەڵبدەوە هەر گوندی ژێرخاک دەبینی و هەر کچی ژێرخاک دەبینی و هەر کوڕی ژێرخاک دەبینی سەر و ژێری خاکی ئەمە ئێستا وەک یەک ئاوەدانن ئێستا وەک یەک وێرانن لە ڕەوتی خەباتی نەتەوایەتی گەلی کووردا زۆر ژنی ئازا و لە خۆبردوو بەرچاو دەکەون و زۆر ژنی دیکەش لە یاد کراون و تەنانەت خۆشیان ئامادە نەبوون ڕۆڵ و جێگادەستی خۆیان لەو شۆڕشەدا باس بکەن گەلێک لە ژنانی کورد وێڕای ماڵوێرانی و دەربەدەری و لە دەستدانی ڕۆڵەکانیان ڕۆڵێکی تایبەتیشیان لە شۆڕشەکانی کورددا هەبووە ژمارەیەکی بەرچاو لەو ژنانەی کە بەشداریان لە شۆڕشی شاخدا کردووە و بە شێوەیەک لە شێوەکان یارمەتیدەری شۆڕش بوون زۆر جاران لەلایەن دوژمنانی کوردەوە دەست بەسەر کراون و هاوکات لەگەڵ منداڵەکانیان کەوتونەتە بەندی خانەوە لێدان و ئەشکەنجەی ئەو دایکانە لە گرتوخانەکاندا نەک تەنیا کاریگەری لەسەر دڵ و دەروون و لەشیان دادەنێ بەڵکو کاریگەری نەرێنیشی لەسەر دەروون و لەشی منداڵەکانیشیان دادەنێکە تەنانەت لە پاش ئازادبوونیش ئەو کاریگەریە هەروە دەمێنێتەوە لە ڕۆژێکی وەها نێونەتەوەییدا ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ویستیان بارودۆخی ژنان لە وڵاتانی داگیرکەری کوردستان بەگشتی و بەتایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان بخەنە ڕوو بۆ ئەوەی ئەو بارودۆخەی ناو گرتوخانەکان لە یاد نەچێتەوە و تێکۆشانی ئەو ژنانەش کە بەشێک بوون لە خەباتی گەلی کورد لە یاد نەچێت و وەکو مێژوو بمێنێتەوە ئەوە لەلایەک و لەلایەکی دیکەشەوە ئەو کێشانە نەک کۆتاییان پێنەهاتووە بەڵکو هەروە بە بەردەوامی ماونەتەوە